بارەگاکانی حیزبی دیموکرات لە شاری کۆیا لەلایەن هێزێکی یەکێتیەوە ڕوخێنران. پۆستی پارێزگاری کەرکووک لە هۆتێل ڕەشید یەکلایی دەکرێتەوە. ژمارە یەکی ڕۆژنامەی تیوار کەوتە بەر دیدی خوێنەران. سلااوتان لەبێ سمەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکەم. کاتژمێر 2:30 سەر لە بەیانی ئەمڕۆ شەممە دەی ئابی 2024 هێزێکی یەکێتی نیشتمانی کوردستان بە فەرمانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی بەغداد با شۆڤڵ دوو بنکەی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانیان لە شاری کۆیا ڕووخاند. با پێی ئەو زانیاریانەی کە بە تیوار گەیشتووە سەر لە بەیانی ئەمڕۆ هێزەکانی لیوای سێی سنوور و یەکێتی نیشتمانی کوردستان لە ئۆپراسیۆنێکی بەپەلە و بێئاگادارکردنەوەی پێشوەختە لەسەر داوای کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی عێراق دەستیان کردووە با ڕووخاندنی بارەگاکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە شاری کۆیا. ئەم کردەوانەی هێزەکانی یەکێتی دژ بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەو کاتەوە زیادی کردووە کە ڕێکەوتنامەی ئەمنی لە نێوان عێراق و کۆماری ئیسلامی ئێراندا لەسەر چەککردنی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان واژۆکرا و بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستانیش سەردانی بەغدای کرد و پابەندی خۆی بەو ڕێکەوتنامە ئەمنیە دەربڕی. بەرپرسێکی حیزبی دیموکرات با تیواری ڕاگەیان گوشارخستنە سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە کاتێکدایە کە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران زۆر بەرپرسیارانە لەگەڵ فشارەکانی کۆماری ئیسلامی و داواکاریەکانی یەکێتیدا هەڵس و کەوت دەکات. ئەم شەو دەی ئابی 2024 کۆبوونەوەیەکی یەکلاکەرەوە لەسەر کەرکووک بەڕێوە دەچێت. سەرچاوێکی ئاگادار با تیواری ڕاگەیان بڕیارە کاتژمێر 8 ئەمشەو لە شاری بەغدا ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆ ببنەوە. سەرچاوەکە وتیشی کۆبوونەوەکە بە سەرپەرشتی سوودانی دەبێت و لە هۆتێل ڕەشید بەڕێوە دەچێت. لە کۆبوونەوەکەدا دوایین بڕیار لەسەر هەڵبژاردنی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگار دەدرێت. دواتر و چەند کاتژمێرێک دوای ئەو هەواڵەی تیوار حەسەن مەجید سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک با میدیای حیزبەکەی ڕاگەیاند نە بە شێوەی یاسایی و نە بە فەرمی ئاگادار نەکراوینەتەوە لەبارەی کۆبوونەوە جا چ لە نێوان باڵەخانەی ئەنجومەن چ لە دەرەوەی باڵەخانەکە. ڕۆژنامەنووسانی ڕۆژنامەی تیوار با دیجیتال میدیای تیواریان ڕاگەیان یەکەمین ژمارەی ڕۆژنامەی تیوار دەرچووە. ئەو ڕۆژنامەیە لە سەرەتادا لە 8 لاپەڕە پێک دێت. هەفتانە بێ بەرامبەر دەکەوێتە بەردیدی خوێنەران. ئەم دەواازەنوێی کاری تیوار لە دوای تەواوکردنی ماڵپەڕەکەیەوە گرنگی دەبێت بۆ ئەو نووسەر و ڕۆژنامەنووس و قەڵەمانەی کە نووسین و بابەتەکانیان هەر یەکە و بە جۆرێک لەلایەن میدیاکانەوە سانسۆر دەکرێن یاخود بابەتەکانیان بەهای پیشەی و بابەتی بوونی زۆرە. لە جیاتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی سۆشیال میدیا بڵاو بکرێتەوە و گرنگی پێنەدرێت گرنگە لە ڕۆژنامەیەک بڵاو بکرێتەوە. لەبەر ئەوە تیوار دەبێتە ئەو ڕۆژنامە و ستەیجە بێ جیاوازی ئایدۆلۆژی و بەرژەوەندی تایبەتی گرنگی بەو بابەتانە دەدات و وتیشیان تیوار وا دەکات کۆمەڵگای کوردی خۆیان لە لاپەڕەکانیدا ببینەوە. تەنانەت لەو ساتە هەستیارانەشدا کە کۆمەڵگە و حیزب و میدیاکان دابەشی دوو جەمسەری دیاریکراو دەبن. تیوار دابەش دەبێت بەسەر تەواوی کۆمەلگادا. هەروەها تیمی ڕۆژنامەی تیوارەوەشیان خستە ڕوو ڕۆژنامەکە بە شێوەی PDF و کاغەزیش بەردەست دەبێت. سێ هەواڵم پێشکەشکردن هەرشاد بن.